خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و باینتان باش بە هیوای دەستپێکی ڕۆژێکی پڕخێر و خۆشی لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پەیامەوە پەیامی ڕۆژتان پێشکەشەکەی. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین لە هەفتەیەکی نوێوە لە دەستپێکی هەفتەیەکی نوێ هاتین و خزمەت ئێوەی عزیز. دەخوازین تەندروستێکی باشتان نەبێت وە ئینشاءڵڵا دوور دەبن لە هەموو دەرد و بەڵایەک وە زۆر بەزووی ئەم ڤایرۆسەش کۆتایی پێدێت بۆ پێیکە ئەم شەو ڕێنمایی نوێ بڵاو کراوەتەوە ڕێکارەکان تونتر دەبنەوە. دەخوازین کەس لە ماڵەکان نێتە دەرەوە بۆی ئەو ڤایرۆسە چی دەربڵاو نەبێتەوە. پشت بەخوای گەورە زۆر زوو تێدەپەڕێنین و تێپەڕبوونی ئەو ڤایرۆسە و کۆتایی پێهاتنی پابندبوونمانە بە ڕێنمایەکەوە. ئینشاءڵڵا ڕێنمایەکان هەمومان جێبەجێ دەکەین و کۆتایی بەو نەخۆشیە دێت. و ئەمڕۆژ چەند تەوەرێک و بابەتێکمان بۆ ئامادە کردوون. لە تەوەرە یەکەمدا باز لە گەورەی بەخشین و بەخشندەیی دەکەین کە لایەنی پیرۆزی ئیسلامدا تا چەند گرنگی پێدراوە چەند گرنگەکە بەنهێنی و بە ئاشکرا ببەخشن. وەروەها لە تەوەری دووەمدا باز لە پێویستی دامەزراندنی دەرچوانی مایکرۆبیۆلۆژی کە لە ئێستادا زۆر گرنگە، زۆر پێویستە دابمەزرێن و لە کەرتەکانی تەندروستی لە هەرێمی کوردستاندا فەراغێک هەیە و چەندین دەرچووی ئەو بوارە ژێوە. لە تەوەرەی سێمدا باز لە هونەری بەرگری کەسی دەکەین کاتێکە کەسێک هێرشمان بکاتە سەری چۆن بەرگری لە خۆمان بکەین لەگەڵ کۆمەڵێک بابەت و زانیاری دیکە. دانیار ئەو هونەری بەرگریە زۆر بابەتێکی با بڵێن لە بەشێک زۆر لە وڵاتان هە لە خوێنگە سەرەتاییەکانەوە خوێندکارەکان فێر دەکەن بۆی لە هەموو حاڵەتێکی کتوپە ئەمڕۆ بتوانێت بەرگریەکی سادە لە هونەری بەرگریکردن لە خۆی بزانێ. بەڵام کۆرۆنا ناگرێتەوە، تەنها بەرگری لە کۆرۆنامانەوەی لە ماڵەکان. بەڵای زانگەرچی بەهارەکەی ئەم ساڵ زۆر تەڕە و وەروەها جەوەکەشی زۆر خۆشە، بەڵام لەبەر پابندبوون بە ڕێنمایەکان سەرڕای خۆشی کەش و هەواکەی دەبێت هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێنەوە. با بزانین کەش و هەوای هەرێمی کوردستان یان شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆ چۆنیە. نامانەوێت دیسانەوە لە شاشەکانەوە زۆر جەخت لە هەنێک بابەتی دیاریکراو بکەینەوە، بەڵام بەپێی ئەو زانیاریانەی هەیە خۆت تێپەڕبوون و بەرزبوونەوەی هەڵگرانی کۆرۆنا ڤایرۆس گەرچی مای خۆشحاڵی هێشتا هەرێمی کوردستان تووشی سەدمەی گەورە و ژمارەکان لە نەگەشتونەتە هەزاران و یان سەدانیان بە شێوازێکی زۆر خێرا تێپەڕ نەکردووە. ئەو ژمارانەی هەیە ئەمەش مایی پابندبوونی ئەوەیە بمانەوە لە ماڵەکانتان. ئومێدێکی زۆر هەیە خەبەرەکان دڵخۆشکردن کەەوە ئەم ماوە کەمە ماوە تۆزێک تند و تۆڵتر بوون، تۆزێک گورە بەرزی تۆزێکی ترمانەوە لە ماڵەوە وا دەکا کەوا ئەم قەیرانەش تێپەڕ ببێ. وەروەها ئەم بەڵایی کە هاتووە موسیبەتی زۆر گەورەتری بە شوێن خۆیانەیە نەبێت هۆی لە دەزانی ئازیزانمان
چونکە هەتاوەکو ئەم ڕۆژدانیا پێم وابێ لە هیچ وڵاتێکی پێشکەوت و هیچ کۆمپانیایەکی وەبرهێنانی دەرمان نەیتوانیوە بگاتە کۆتا دەرەنجامی دۆزینەوەی عیلاجی کۆرۆنا ڤایرۆس. بۆیە مەترسیەکەی هێشتا هەرماوە لە سەرانسەری ژیان بەگشتی وەتوانم بڵێم خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لەبەر پابندبوونی ڕێنمایەکان و وەروەها ماندووبوونی لایەنە پەیوەندیدارەکان بەتابەت کە معنین بە پرۆسەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ڤایرۆسەوە مانووبوونیان پێوە دیارە مەژوایان کردووە کەوا خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە هێشتا با بڵێن حەدەسی زۆر قورس ڕووی نەداوە. ئەمەش مای خۆشحاڵیە. شوانە پێم وابێت توندکردنەوەی ئەو ڕێکارانەی لە ئێستاداوە زیاتر ڕێنمایەکان کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە کە ئەم شەی ڕابردوو بڵاوی کردەوە زیاتر گرنگیدانە بەوەی کە ئەو ڤایرۆسە ئەوەی دیکە بڵاو نەبێتەوە بۆی دەوترێەوە تەندروستیش ئاماژەی پێکرد بەوەی ئەو لە هەولێر هینێک بەڕێوەچوو با بڵێن پرسەیەک بەڕێوەچوو خەڵکێکی زۆر لەو پرسەوە توش بوونێکێک لەوانەی کە تون کراوەتەوە بۆی کە زیاتر بڵاو نەبێتەوە ئەو پرسەیەکی ژنانیش بوو. بچووکترین گرفت یاخود بچووکترین دەرچوون لە دەست ڕەنگە ژمارێکی زۆر هەڵگر تووشی ئەم حاڵەتە بکات. بەڵێ عزیزان لە تەوریەکەمدا باز لە بەخشندەی و بەخشین دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وەک دەزانن ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیکی زۆر بە بەخشین دەدادوە لە چەندین ئاەتی قورآنی پیرۆزدا خۆی گەورە باسی بەخشین دەکەوە پێغمبەری خوا درودی خۆی لەسەر بێ گرنگیکی زۆری پێدەدات وە هانمان دەدات کە بەردەوام بەخشندە بین وە بەخشین یەکێکە لە پای هەرە گەورەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و قسە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران لە چەمچەماڵەوە. مامۆستا سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. مامۆستا گوێت لە ئێمەیە؟ کاکە زانیار کاکە دانیار کاکە شوان سەلام اللهی وبەڕەکاتوه عەلەیکم. سڵاو لێ مامۆستا گیان. دەپرسین بەخشین گرنگی بەخشین ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن گرنگی پێ دەدرێت و ئەو بوارانە چین کە ئاینی پیرۆزی ئیسلام جەختی لەسەر دەکاتەوە؟ سەرەتا بەناوی خۆی پەروەردگار سڵای خوا لە ئێوەی بەڕێز سڵای خوا لە بینەران لە بیسەنان سڵاوی خوا لە هەموو برایەکەم لە هەر شوێنێکا دانشێ لە هەر خوشکێکی بە حورمەتم لە هەر شوێنێکا گوێی لەم نەبێت منە بینێ و گوێویستی وشەکانی ئێمە بێت. داوام لە خۆی پەروەردگارە دەستی زەلیلی بەرزەکەمەوە بۆ لای میهرەبانی خۆی پەروەردگار خۆی پەروەردگار ئەم ناڕەحەتی ئەم بەڵاو مصیبەتە ئەم نەخۆشیە بە زووترین کار لەسەر ئومەتی ئیسلام لا بەرێت بە تایبەتی لەسەر مسلمانانی کوردستان. یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە بۆ خاتی ئیسمی عەظەمی خۆت بۆ خاتی ناوەجوانەکانی خۆت ئەوەی ئێسا بە ئەم دەردە ئەتلێتەوە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە هەیە یا ڕەبی خوایە خۆت ئیفاق و شیفای بۆ بنێریت. یا ڕەبی خوایە تەواوی مسلمانان تەواوی ئینسانیەت لە ئەم دەردە کوشندەیە بپارێزی و ئەم بەڵایە بە زووترین کات لەسەرمان لا دەیت بمانگەینی بە ڕەمەزان خوایە بۆ خاتی ئیسمی عەظەمی خۆت بۆ خاتی ناوەجوانەکانی خۆت دەرگای ماڵەکانی خۆت لێمانواڵا بکەیت و بتوانین نوێژی تەڕاویحی تیا بکەین و جارێکی تر بە ماڵەکانی خۆت شاد بین. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. کاکە شوان پرسیارێکی زۆر جوانت کرد لە جێی خۆیەتی لەم کاتەیە بەڕاستی مسلمانان بە قەیرانێکی زۆر ناڕەحەتە تیە پەڕن قەیرانێکی تا بڵێ ناڕەحەت لە ئێسایە. ئەم دەردوو بەڵایکەوە ئێسا هاتووە بەسەر مسلمانانە بە تایبەت مسلمانانی کوردستانی خۆمان خەڵکی لە ئیش و کار کەوتونە خەڵکی ناتوانن بچن بۆ سەر کارەکانیان بۆیە لە ئێستاە ئەوەی فەقیر بۆ زیاتر فەقیر کەوتووە کرێچیەکان ناتوانن کری خانوەکانیان بن ئەوانەی کەوا کاری حەماڵیانە کرد کاری کرێکاریانە کرد ئێستا ئیشەکانیان پەکی کەوتووە. من لێرەوە لەم مینبەرەی ئێوەوە پەیامێک ئەنێرم بۆ هەموو خێرخوایەک بۆ هەموو خێرخوازێک پەیامێک ئەنێرم بۆ ئەو دەوڵەمەنانی کەوا تا ئێستا دەستیان نەبردەوە بۆ گیرفانی خۆیان. ئاەتێکی قورئان بیری هەموو لایەتانە خەمەوە. خوای گەورە باسی لە حەزات و ساتێکمان بۆ کە بەڕاستی ئینسان محەیر ئەمێنێ کە ئەم ئاەتا خوێنێتەوە.
خی گەورە ئەفەرمێت و ئەنفقوا مما ڕزقناکم ببەخشن لە ئەو ماڵ و دارایی کە ئێمە داومانە بە ئێوە واتە جارێ یەقینت هەبێ دۆلارت پارەت خانوود ڤێلات سەیارەت هیچی تۆ خاوەنداریەتی ناکەیت تۆ تەنها حەماڵێکی تۆ تەنها حارسێکی تۆ تەنها چاودێرێکی بەسەر ئەو ماڵەوە خی گەورە ئەفەرمێ بیبەخشە لەو ماڵی ئێمە داومانە بە تۆ من قبل أن يأتي أحدكم الموت پێش ئەوەی مردن یەخەت بگرێت الله ئەکبەر پاشان ئەفەرمێت کە مردن یەخەی گرتیت ئەو کەسی کە نەیبەخشیەوە لە پێناوی خوایە ئەو کەسی کەوا ماڵی هەژارێکی ئاوەدان نەکردوێتەوە سفرەی ماڵی هەژارێکی پڕ نەکردوێتەوە لە میوە پڕ نەگرتوێتەوە لە گۆشت باخەڵی هەژارێکی پڕ نەکردوێتەوە لە پارە یەکسەر یەکەم هاوارکەبی کاکەشوان ئەم دەوڵەمەنە لە کاتی سەرەمەرگە ئەڵێ خوایە گیان بەس یەک تۆزێ مۆڵەتم بە لەولا ئەخەرتەنی ئیلا ئەجەلین قەریب تەنها 2 ساعات تەنها ڕۆژێ تەنها ماگێ مەجالم بە فەئەصەدەقە یەکەم شتێکەوە هاوار لەم دەوڵەمەندە لەم کەسە خوا پێداوە هاواری لێ بەرز بێتەوە ئەوەیە ئەڵێ خوایە گیان ئەگەر زنوم بکەیتەوە ئەگەر مۆڵەتم بیتێ ئەگەر ئەجەلەکەم ئێسا نەبێ من یەکسەر ئەبەخشم و ئەکوم منە صالحین ئەبم لەو کەسانەی کەوا صالحن کەوا کاری خێرخوازیەکەن لە ناو کۆمەلگایە بۆیە کاری بەخشین بەڕاستی ئەبێت ئەمە واد لێ بکات تۆ ئەو ساتە ئەو ناڕەحەتی کەوا هەمومان ئەیبینین کە ناڕەحەتی مردنە ئەلەو کاتەیە بەڕاستی بیری ئەو کاتت بێتەوە بڵێ من لەو کاتەیە چۆن جوابی مەلائیکەکان بەمەوە چۆن ئەو ناڕەحەتیە لەسرم لاچێت بۆیە کاری بەخشین کارێکی زۆر زۆر گەورەیە لە ئیسلامە و ئەو ماڵەی من و تۆ هیچی ئێمە خاوەنداریەتی ناکەین بەڵکو هەر هەمووی خوای پەروەردگارە وەکو خوای گەورە فەرمێ و ئاتوهم من مال الله الذي آتاكم ببەخشن لەو ماڵی کە خوای پەروەردگار بە ئێوەی داون و ئەنفقوا مما جعلكم مستخلفين فيه خوای گەورە فەرمێ ئێوە تەنها لەسەری سەرپەرشتیاری ئەو ماڵن بەڕۆیشتنی تۆ بە مردنی تۆ یەکسەر ماڵەکەی تۆ ئەبێ بە ناوی کەسێکی ترەوە یەکسەر کوڕەکەت سەرپەرشتی ماڵەکەتەکە سوبحان الله کە کاتێک ڕووی بۆ قەبرسان یەک شتێک لەگەڵی تۆ یاڕوا بۆ قەبر تەنها عەمەلەکەت ئەوەی کەوان نردووتە تەنها ئەوە لەگەڵ ئامێنێتەوە ئەگینا سەیارە و بەتانەکەت لەگەڵ کەس و کارەکەتە ئەگەڕێتەوە بەڵێ برا زۆر باشە مامۆستا سۆران دەمەوێت ئەوە پرسم زۆرجار لە دەبینی کۆمەڵێک کردەوە هەیە بۆ ئینسانی مسلمان بەشێکیان سونەتە ئەنجامیاندا بەشێکیشان واجبە و فەرزێکە لەسەری لە چ کاتێکا کە بەخشین دەبێتە واجبێک لەسەر مسلمانان چونکە بەشێک لەوانەی ڕەنگە ئامادەیەوەیان تێدا نەبێ خێر بکەن بە سونەتێکی بزانن دەڵێ لەم قۆناغەیان سونەتە من جێبەجێ ناکەم بەڵام کەی کە چه حاڵەتێکمان هەیە بە پێی شەرع کە واجبێکە لەسەر مسلمانێکی خاوەن پارە لەسەر مسلمانێکی دەوڵەمەند یاخود گیرفانپڕ کە وەکو واجبێکی ئاینی ئەرکی سەرشانیەتی هاوکاری برا مسلمانەکەی بکات ئەو قۆناغانە ئەو تایبەتمەندیانە چین کەوا دروست دەبێت لەسەر هاوڵاتیان لەسەر ئینسانێکی دەوڵەمەندی مسلمان واجبە نەک سونەتێک نەک خێرێک ئیزافەتەن بۆ خۆی بیکا وەکو واجبێک لەسەرەتی دەبێت هاوکاری برا مسلمانەکانی بکات بەڵێ کاکەشان طبیعی هەر ئینسانێکی هۆشمەند و عاقڵ ئەوە ئەزانێت کە ژیانی ئەم دنیاە تاقیکردنەوەیە بۆ هەموو لایەکمان بۆ فەقیر تاقیکردنەوەی بۆ دەوڵەمەنیش تاقیکردنەوەیە یعنی دەوڵەمەنی وا نەزانێت خواپێداوی وا نەزانێ من هەڵبژێردراوی خوای پەروەردگارم بۆیە خوای پەروەردگار منی خۆشەوی و منی دەوڵەمەند کردووە ڕقی لە کەسێکی شەو فەقیری کردووە نا خوای پەروەردگار بۆ ماڵەتەوە تاقی ئەکاتەوە بە تایبەت لە ئێستایە واجبە فەرزی عینە لەسەر هەر دەوڵەمەنیە لەسەر هەر هەبوویە هەر کەسێ بەپێی ئیمکانیەتی خۆی ئەلەم کاتەیە دەستکا بە باخەڵی خۆیان و ماڵی هەژار و فەقیر ئاوەدان بکاتەوە ئەلەم کاتەیە خەڵکی هەژار و فەقیر دەرگاکانی لێ داخراوە حکومەت دەرگای داخستەوە تا مانگی موچە هێشتا مانگی 12 کۆمەڵێ موچە خۆروەری نەگرتووە باشە هی ساڵی ڕابردوو خەڵکێکەوە 2 مانگە کاری کرێکاری نەکردووە 2 مانگە هێشتا کە پارەی کرێخانەکەی نەداوە لە ئێسایە تۆی دەوڵەمەند ئەو کەسێکەوە گوێی لێمە هەبووە ئەبێ بەڕاستی ویژدان زندوو بێت چکەم یەقینتە بێت یەک بەسەرهاتێکەیە حەزەکەم کاکەشوان تەواوی بینەران و بیسەران گوێیان لێ بێت وەکو پند و ئامۆژگاری و دەرسێوەریگرن
بەخوا ئەگەر ئێمە بڕۆین بۆ قەبرستان یەقینتان هەبێ ئێسامە دەستکێش نییە لە دەسما یەکسەر کە من بمرم ئێستا ئەم دەستکێشەم لێکەنەوە ئەنجام شۆرن ئەم جلو بەرگەم لێکەنەوە ئەنجام شۆرن سەرمایەدارێک هەبوو سەرمایەدارێکی تورک لە هەشتاکانە بە ناوی سەبەنچی ئەم پیاوە بە ئێستاشەوە هەرچی قەسرەکانی ئەنقەرە و ئەستەمبول هەیە بەناو ئەوەیە زۆربەی فندقەکان زۆربەی کارگەکان پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو یعنی تەسەور ئەەکەی وەکو ئەگەڕنەوە لیرە بەدەستی ئەو بەرز و نزمی پێکرێت بە قسەی ئەو بەرز و نزمی پێکرە کاتێ لە سەرەمەرگا بوو لە واشنتۆن بڕاوێژکارەکەی وت قاخەزێکم بۆ بێنە دوو وەسێت ئەنووسم یەکەم وەسێتی وتی ئەمەم بۆ بکە ناو سنووقێکەوە دووەم وەسێتیشی نووسی وتی بکە ناو سنووقێکی ترەوە وتی کاتێ کە ئەم شۆرن و کفن ئەکەنە بەرم وەسێتی یەکەمم بکەنەوە وەکە کاتی ئەمکەنە قبرەوە وەسێتی دووەمیشم بکەنەوە سەبەنچی بالفعل مرد وفاتی کرد سەرمایەداری تورکیا گەورەترین زەجە لە تورکیایە دەنگی دایەوە لە کاتی کفنکردنیە وتیان پێویستە وەسێتنامەکەی بکەینەوە وەسێتنامەی یەکەمیان هێنا کردیانەوە نووسیوی ڕەحمەتی خواتان لێ بێت داواتان لێکم توخوات تەنها لەو ماڵی کەوا من هەمە لەو هەموو پارە و لەو هەموو دۆلاری کەوا من بەجێم هێشتووە بڕۆن لە بازار جووتیە گۆرەیم بکڕن بۆ بکڕن و بیکەنە پێمەوە با بە جووتیە گۆرەیەوە بچمە ناو قەبرەکەمەوە مامۆساوتی ئەم وەسێتە جێبەجێ ناکرێت چونکەم خوای گەورە ئەفەرمێ کەما بەدەئەکم تەعودون ئێوەمان چۆن هێناوەتە دنیاوە ئەبێ ئاواش بگەڕێنەوە بۆ لامان بە ڕوت و قوتی هاتیتە دنیاوە ئەبێ ئاواش بیتەوە بۆیە جێبەجێیان نەکرد لە کاتێکا کە ئەسپەردەیان نەکرد و بە خاکیان ئەسپارد مامۆساوتی وەسێتی دووەمی سەبەنچی بێن بزان چی نووسیوە نووسیبی ئێوە ڕاتان نەبینی بەخۆتان قابلتان بە من نەبینی جووتێک گۆرەیم بۆ بکردن و بیکەنە پێمەوە بۆیە ڕەحمەتی خواتان لێ بێ ئەوەی من نەمکرد ئێوە بیکەن ئەوەی من پێشم نەخست بۆ قەبر و قیامەتی خۆم ئێوە بیکەن من سەرمایەکەم هەر هەمووی کچ و کوڕەکانم ئێستایی خۆن بۆیە فرسەتێکی زۆر گەورەیە لە ئێستایە هەژار و فەقیر و نەدار سوێن بەخوا کاکە شوات کاکە دانەر برایە بۆمی گێڕایەوە طبعا الحەمدولله سوپاس بەخوا ئێمە چەند ڕۆژێکە ماڵ بە ماڵ ئەسوڕینەوە هەتیوێک ئەبینین یارمەتی ئەدەین طبعا کۆمەڵی خێرخوا و کۆمەڵی خەڵکی خێرخواست پارە ئەدەن بە ئێمەش وەکو کرێکارێک وەکو خزمەتکارێکی خەڵک ماڵ بە ماڵ ئەسوڕینەوە هاوکاری خەڵکەکەین وتی مامۆسا من هەموو مانگێ هاوکاری بۆ خەڵکە بم وتی ئەنم چەند ڕۆژەیە چەند بووکەڵەیەکم بۆ کچەکانی برد یاری ماڵە باجێرم بۆیان برد وتی کە تەوزیع ئەمە کرد بە سەریانە لە ماڵەوە دانیشتە بووم وتی دانەیە کات چووکەم باوکی نەماوە وتی بۆنی باوکی بە منەوە کرد باوشی پیاما کرد وتی مامە گیانەوە بۆچی ماوەیە کە دیار نیت ئەم منزەڕە پێویستە هەموو لایەک بجۆشێ بۆی ئەم منزەڕە پێویستە هەموو لایەکمان ناخمان بۆی بسووتێ بەڕاستی واللهی سەتەها ماڵ هەیە سەتەها بێوەژن هەیە سەتەها هەژار هەیە سەتەها مناڵی چاو بە فرمێسکی هەتیب هەیە واللهی چاوەڕێی 250 دینارێتی بیدا بەشت واللهی چاوەڕێی 1000 دینارێتی بیدا بە مناڵەکەی واللهی چاوەڕێی 25,000 بیدا بە خاوەن کرێمەوەلیدەکەی بۆیە ئەلەم کاتەیە بەڕاستی فەرزی عینە واجبە ئەرکێکی دینی نیشتیمانی ئەخلاقی ئینسانیە لەم کاتەیە ئێمە دەستین بە گیرفانی خۆمانە لەم کاتەیە ماڵە هەژارەکان دراوسەکانی خۆمان نەبووەکان بەسەرکەینەوە زۆر باشە مامۆستایان ئێستا لە ئێستادا لە تۆڕە کۆمەڵایەتیان و بەشێک لە میدیاکان ڕخنە لە خێرخوازان دەگیرێتکەوەی بە ئاشکراوە بە بەرچاوی کامێرەکانەوە خێرەکانیان دەکەن تێڕوانینی ئێوە چییە بۆ ئەم بابەتە؟ والله من كاكا شوان كاكا دانر يعني طبعا من نيتي كستو مدبار ناكم هەندێک هەیە بەڕاستی کە خێر ئەکەن ڕووپامایی و ڕیایی بە دەموچاویانەوە دیارە کۆمەڵی خەڵک کاتا ئێسا بۆ نمونە خێریان نەبووە بۆ ئەم میلەتە خێر لە خۆنە دیوە لەبان ئەوەوە دێ 2 کیلۆ شت ئەدا بە خەڵکێکی هەژار و نەدار بەڵام هەژار و نەدارەکەش تەسویرەکات لەبان ئەوە مزایدەی سیاسی بەسەرەوە خەڵکەواکات بەڵام ئەوانەی کەوا پرۆژەی خێرخوازیان هەیە ئەوانەی بە ئاشکرا خانوویان بۆ خەڵک دروست کردووە خەسەخانەیان دروست کردووە پردیان کردووە کۆمەڵی مناڵی هەتیویان گرتووەتە خۆیان
کۆمەڵی بێوەژنیان گرتوتە خۆیان کۆمەڵی هەژار و نەدار هەیە لە سەر دەستی ئەوان بەڕاستی الحەمدولیلا سفرە و ئێوارەی خۆیان ئەکەن ئەوانە بە ئاشکرا ئەیکەن چووکەم کۆمەڵی دەوڵەمەند هەیە پارەکانی خۆیان ئەدەن بەو کەسانە حەزەکەن بەرهەمەکانی خۆیان ببینن حەزەکەن نەتیجەی ئیشەکەیان بزانن چووە بۆ کوێ تۆ ئێستا پارە ئەدەی بە من دەفتەرێ دۆلار ئەدەی بە من ئەبێ بشزانی بەڕاستی من لە چیا سەرفم کردووە پاشان لە قورئانە ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئان خی گەورە لە دوو یعنی لە هەر شوێنێکە باسی بەخشینی کردبێ باسی دوو شوێنی کردووە باسی دوو شتی کردووە ئەفەرمێ ئەنفقوا سرا وجهرا وأنفقوا مما رزقناكم ببخشن لو مالي الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية أو كساني كوا مالكان ين أبخشن لشودا طبعا شو كزنات بيني شو تاريكة والنهار لنهار يعني بالروش روجش أشكرايا همو كسي لدريوتو أبينيت سرا وعلانية بكاتي نهينيش أبخشيه وبكاتي علانيتش أبخشيه شكاتيك إنسان بكاتي نهيني ببخشيه ألو كاتيا كوا ترسي الروبامایی هەبێ ترسی ڕیایی هەبێ ترسی جاه و منصبی هەبێ ترسی ئەوەی هەبێ خەڵک دەستخۆشی لێ بکەن و ئەمش نەتوانێت تحکم کا بەسەر دڵی خۆیدا بەڵام علانیەتەکە بە ئاشکراکە بەڕاستی تەشجیعێکە بۆ دەوڵەمەندەکان یعنی ئەلەم کاتەیە بەڕاستی کۆمەڵێ دەوڵەمەند هاتن وتیان ئەوەی ئێمە مۆلیدەی ئەم مانگە ناسەنین کری خانو ئەم مانگە لە هەژاران ناسەنین کری دوکان لە ئەم دوکاندارانە ناسەنین بۆ ئەم مانگە کۆمەڵی دەوڵەمەندی تری تەشجیع کرد ئەی ئەگەر شتەکە بەنیهێنی بواە بەڕاستی کارەسات ئەقەومە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند جار لە فەرمودەکانە ئاماژەی پێ کردووە فەرموویەتی سەدەقە بکەن دەستی ڕاستان بیبەخشێ دەستی چەپتان پێی نەزانێت بەڵام لەو لاشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کێ ئەیەوێت بەهەشتی خوا بکرێت صدقه بکە بۆ مسلمانان ئیمامی ئەبوو بەکری سەدیق هەموو ماڵەکەی هێناوە بە ئاشکرا هێناوێتی فەرمووی ئەی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی تۆ چیت بۆ ماڵەکەت بەجێهێشت فەرمووی تەنها خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیمامی عومەر لەولاوە هات ڕەحمەتی خوای بێ ڕەزای خوای لێبێت ئەویش نیوەی ماڵەکەی خۆی هێنا بۆیە ئەم شتانە بە ئاشکرا کراوە ئیمامی عوسمانی کوڕی عەفان قافڵەکەی سەرێکی لە شام بوو سەرێکی لە مەدینە بوو بە ئاشکرا هەموو ماڵەکەی لە پێناو خوایە بەخشی بۆیە کۆمەڵی خەڵک ئێستا نازانم لە تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە هێرش ئەکەنە هێرشێکی ناڕەواکەنە سەر کۆمەڵی ڕێکخرا و بەڕاستی تا ئێستا شوێندەسیان دیار بۆ لە ناو کۆمەلگایە ئەگەر ئەو ڕێکخراوانە نەبن لە پاش خوای پەروەردگار بەڕاستی قەیرانێکی زۆر گەورە زیاتر ڕوو ئەکاتە ئەم وڵاتەی خۆمان هێرشێکی ناڕەوایان دەست پێ کردووە بۆ دژی ئەوان من نیەتی ئەوان نازانم بەڵام من لە لایڤێکی شاباسم کردوتم ئەگەر ئێوە ئەوەنە خێرخواان ئەوەنە خێرخوازن ئەم برایەتان لستێکی هەزار ماڵیتان ئەداتێ وەرن لە سەعات لە دوی شەوە لە نیوە شەوە لە کاتێکی پەنهانە لە کاتێکە خەڵک هەمووی خەوتووە وەرن دەرگا بە دەرگا ماڵەکان ئەگەڕین و ئێوە پارە دۆلارەکانتان شتومەکەکانتان لە بەردەرگا دابنێن با کەس نەیزانێت زۆر شتێکی سیاسیە ئەگینا بۆ ئەوە نییە بۆ نمونە مسلمانان یا فەقیر و هەژاران مستەفید بن لە قسەی ئەوان زۆر باشە دەمێ بپرسم بەخشین تا چەند دەبێتە هۆی ڕێگری لە ینی دەرد و بەڵاو موسیبەت یاخود ئەو لە کاتێکدا کە ئێستا ئەو ڤایرۆسە بڵاوە تا چەند بەخشین دەبێتە ئەوەی کە ڕێگر بێت لەوەی کە خی گەورە وا بکات کە ئەو ڤایرۆسە یاخود ئەو بەڵایە ڕوو لە هەرێمی کوردستان نەکات بەڵێ طبعا بەخشین سوودی دنیایی هەیە و سوودی قیامەتیشی هەیە یەکێ لە سوودە دنیایەکانی ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی داو مەرضاکم بالصدقة چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بە سەدەقە بە خێرات تەسەوور بکەن بە ڕێزانم یعنی کۆمەڵێک کەس بۆی گەڕاومەتەوە بالضبط طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت لە خۆیەوە قسەی نەکردووە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى طبعا إلا خوای پەروەردگار پێڕاگەیاندووە چەندەها کەسە بووە نەخۆش بووە کە سەدەقەی کردووە خوای گەورە دەفعی نەخۆشیەکەی لەسەر کردووە و شیفای بۆ ناردووە چەندین بەسەرهاتەیە من ناتوانم باسی کەم ئەلێرەیە چووکەم کاتمان نییە بۆیە ئەلەم کاتەیە فرسەتە هەر کەسێ نەخۆشە هەر کەسێ دەردەدارە بە تایبەت هەر کەسێک لە خزم و کەسەکانی تووشی ئەم دەرد و موسیبەتە بووە سەدەقەی بۆ بکەن خێری بۆ بکەن بەپێی فەرمودەی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت چارەسەری نەخۆشەکانتان بکەن تەداوی برینەکانتان بکەن بە سەدەقە والله ئەلەم کاتەیە هەر کەسێکی نەخۆش ماڵێکی هەژار ئاوەدان بکاتەوە فەقیرێکی داما و بێنێتە سەر سفرەیەکی حازری یان ماڵێک لە کرێکی دەرکا و خانوویکی بۆ بکا والله یەقینت هەبێت
چاوەڕوانی ئیفاقە و شیفا بکە بۆ ئەو نەخۆشیە کوشندەیەت بێت بۆی یەکێک لەو شتانێکەوە بۆ چارەسەری نەخۆشی باشە ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ ببەخشن لە پێناو خوای پەروەردگارە. ماوەستاکاتمان نەماوە، زۆر سپاس بۆ مامۆستا سۆران لە چەمچەماوە لەگەڵمانەوەی، زۆر سپاس بۆ ڕێنمایەکان، خوای گەورە پاداشت بێتەوە. سپاس دەکەین مامۆستا، ئینشاءڵڵا بە قسەکانێ بەڕاستی دڵخۆش بووین، ئومێد هەبێ و تەمەن باقی بێ و خوای گەورە قسمەتمان بکە، پێمان خۆشە بەردەوام لە خزمەت تابین ماوە بەسەرمان بکەیتەوە، ئێمە بەڕێستان بەسەرکەینەوە. بەڕاستی توانم بڵێم دڵ و دەرونی تەواومان هێور بوویەوە، خوای گەورە پاداشتی خێرت باتەوە، زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ عەزیزان، ئێستاش دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە. بەڵێ عەزیزان، ئێستاش دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕوودا و مێژوانی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە چین، پێکەوە بینەری دەبین. چواری ساڵی 1939 کۆچی دوایی مەلیک غازی دووەمین پاشای عێراق لە تەمەنی 27 ساڵیدا و با ڕووداوێکی تەمومژاوی ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلەکەی خۆی کێشا بە ستونێکی کارەبادا کە بەشێک لە شارەزایان باز لە بوونی پلانێک دەکەن بۆ کوشتنی ناوبراو بەو شێوەیە. مەلیک غازی کوڕی مەلیک فەیسەڵی یەکەم و باوکی مەلیک فەیسەڵی دووەمە. ماوەی 6 ساڵ پاشای عێراق بووە. ئەوان لە بنەماڵی هاشمی بوون و ڕەچەڵێکیان دەگەڕێتەوە سەر عەلی کوڕی ئەبی تاالب. بەریتانیا لە مەکەوە هێنانی بۆ سووریا و ئوردون و عێراق و کاربەدەستی ئەو سێ وڵاتەی پێبەخشین وەک چاکەیەک بۆ هەوڵەکانی شەریفی مەکە لە ڕووخاندن و لاوازکردنی دەوڵەتی عوسمانیدا. چواری ساڵی 1968 لە شاری مەمفیسی ویلایەتی تەنەس و لە کاتی ڕابەرایەتیکردنی خۆپیشاندانێکدا مارتن لۆسەر کین کوژرا، کەسایەتێکی ئاینی ئەمریکی و چالاکوان و سەرکردەیەکی بەرزی بزوتنەوەی مافەکانی هاوڵاتیانی مەدەنی ئەفریقی ئەمریکی بووە. لە هەوڵی چەسپاندنی مافی ڕەشپێسەکانی ئەمریکادا بووە، هەوڵیداوە جیاوازە چینایەتەکان نەهێڵێت و چیتر ڕەشپێسەکان نەکرێنە کۆیلە و لە دوای ئاژەڵەوە مامەڵەیان لەگەڵدا نەکرێ. لە ساڵی 1964 دا مارتن بوو بە یەکەمین و گەنجترین کەس کە خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی وەرگرت لەسەر ئەوەی کە کاری بۆ کۆتایی هێنان بە جیاکاری و ڕەگەزی و نەژادی کردووە لە ڕێگەی یاخیبوونی مەدەنیانە و ڕێگاکانی تر کە توندوتیژی تێیدا نییە، بەڵام سەرنجام بووە قوربانی بیر و باوەڕەکەی و لەلایەن سپی پێستێکی توندڕەوی ئەمریکیەوە درایە بەردەست ڕێژەی گول لەو تیرۆر کرا. مارتن لۆسەر کینگ ڕۆژی 15 ساڵی 1929 لەدایک بووە. چواری ساڵی 2014 کۆچی دوایی نووسەر و بیریار و زانە و بانخوازی کاریگەری ئیسلامی میسر محەممەد قوتب لە تەمەنی 95 ساڵیدا و لە شاری مەکەی پیرۆز و ناشتنی تەرمەکەشی لە هەمان شار. محەممەد قوتب برا بچووکی مفەسیر و بیریاری گەورە سەید قوتبە. نووسینەکانی زیاتر فکری بوون و باسی لە ململانی نێوان هەردوو شارستانێتی ئیسلامی و ئەوروپا کردو و هۆکاری دواکەوتوی و لاوازی مسلمانانی ڕوون کردوێتەوە و پەنجەی خستۆتە سەرپلان و بێڕەوشتەکانی ئەوروپا بەرامبەر بە جیهانی ئیسلامی و حاکمی وڵاتانی ئیسلامیشی بە مەقاشی دەستی ئەوروپا زانیوە بۆ گرتن و ئازاردانی مسلمانان. محەممەد قوتب وەک خۆی ئاماژەی پێداوە کەوتۆتە ژێر کاریگەری ژیان و فکری سەید قوتبی برایەوە. گومانگەلێک دەربارەی ئیسلام و مسلمانان و عەولەمە و چەمکێک دەبێت ڕاست بکرێنەوە و چۆن بانگەوازی خەڵک بکەین لە کێشەکانی هیزری ئیسلامی هاوچەرخ و جاهیلێتی سەدەی 20ەم و زۆری تریش لە کتێبە بەپێزەکانی ناوراون. محەممەد قوتب ڕۆژی 26 چواری ساڵی 1990 لە میسر لەدایک بووە. ڕۆڵی بەرچاوی هەبووە لە زیندووکردنەوە و پاراستنی فکری ئیسلامیدا. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی پرۆگرامی پەیامی ڕۆژ. دەمانەوێ قسە لەسەر ڕۆڵ و گرنگی مایکرۆبایۆلۆجیەکان بکەین، واتە ئەو دەرچوانە یاخود ئەو خوێندکارانەی کەوا لە بەشی مایکرۆبایۆلۆجی کەوا دەردەچن بە تایبەت لە کۆمەڵێک زروفی تایبەتەوە بە تایبەتیش کە لە کاتی بڵاوبوونەوەی گرفتێکی تەندروستی وەکو
کۆرۆنا ڤایرۆس کە ئەمڕۆ هەیە ڕەنگە پێویستی بەوە بێت زۆربەی بەشەکانی تەندروستی گرنگی لە هەموو سێکتەرەکان گرنگی بە بەو بوارەکانیان بدرێت. زیاتر دەمانوێت قسە لەسەر ئاشنابوونمان بە بەشی مایکرۆبایۆلۆجی ناسینی ئەو بەشە ڕەنگە بەشێک معلوماتی لەسەر مایکرۆبایۆلۆجی هەبێ بەشێکیش باز لەسەر ئەو دەرچوانە دەکەین کەوا لە بەشی مایکرۆبایۆلۆجی دەرچوون و وەروەها تا ئێستا ڕەنگە دەرفەتی کاریان کەم بوو بێ لە کاتێکا بەشێکە زۆر ضرورە لە زۆربەی شوێنەکان بزانین لە چ شوێنێک توانن زیاتر دەرفەتەکانی ئیشکردن بۆ هەڵگرانی بڕوانامی مایکرۆبایۆلۆجی لە چ شوێنێکەیە ئیشی ئەوان چییە بۆ قسەکردن و وەروە ئاشنابوون بە بەشی مایکرۆبایۆلۆجی وە خودی مایکرۆبایۆلۆجی میوانداری دوو میوانی ئازیزمان کردووە ویش خات و نیگار ئارام کەوا خوێندکاری بەشی مایکرۆبایۆلۆجی پزیشکیە و هەروەها کۆنەجات ئەویش وەکو دەرچووی بەشی مایکرۆبایۆلۆجی پزیشکی. زۆر بەخێر بێن. مادام نیگارخان هێشتا خوێندکارە لە گەرمەی پرۆسەکەیە با لەوە دەست پێ بکەم تۆ بەشەکەی ئێوە مایکرۆبایۆلۆجی ئەگەر پێناسی بکەی بۆمان مایکرۆبایۆلۆجی بناسی بە ئێمە و بە بینەرانیش. بەناوی خۆی گەورە میدیکال مایکرۆبایۆلۆجی خوێندنە لە زیندەوەڕوودەکان زیندەوەڕوودەکان چین بەکتریا ڤایرۆس کەڕوو مشەخۆرەکان و لێکۆڵینەوەلیان و برەودان و بەو ڕێگا و شێوازە نوێیانەی کابنە هۆی ڕێگەریکردن لەم پەتادرمیانە و تەشەنەکردنیان و هەروەها دیاریکردنی نەخۆشیەکان و دۆزینەوەی چارەسەر بۆیان ئەم بەشە ساڵی 2011 لە زانکۆی کۆیە دامەزرا و ساڵی دواتریش لە زانکۆی هەولێری پزیشکی دامەزرا. زۆر باشە. مایکرۆبایۆلۆجی بەس لە جامعی بڵێن هەولێری پزیشکی و زانکۆی کۆیە هەیە لە زانکۆی لە هەولێری لە ئەفو لە سۆرانیش لە زانکۆیەکی ئەهلی هەیە بەڵام حکومینە وەکو بەشی حکومی لە زانکۆیەکی حکومی تەنها هەولێر و کۆیە. ئەتە دەرچوانی ئەو بەشی ئێوە ئەو زیندەوەرەوردانە دەدۆزێتەوە کە لەسەر خواردن یاخود لەسەر جستی مرۆڤان زیاتر لە چ بوارێکە؟ بەتەکیید بەکتریا ڤایرۆس و کاڕوەک و پێشتر وتم لە ئەم بەکتریا سوود بەخش و زیان بەخشەکانمان هەیە لە هەموو جیهانە خۆمانەزانین کە جیهان بەبێ بوونی هیچ زیندەوەرێکی ورد نابێ لە ڕووی زیان بەخشەوە بێ یا سوود بەخشەوە سوود بەخش بێ کە بۆ کۆمەڵک کار بەکارێدوە لە ڕووی زیان بەخشەوە کە کار کاتە سەر تەندروستی مرۆڤ ئێمە زیاتر لە بەروی میدیکال مایکرۆبایۆلۆجی یاخود بڵین مایکرۆبایۆلۆجی پزیشکی لەوانە کۆڵینەوە کە ئەبێتەوە هۆی هۆکاری نەخۆشی و زیانە گەێنە سەر تەندروستیمان. زۆر باش کاگاکۆ ئاکۆتەوەکاتم لەگەڵ تێکەڵەکەم وەکو دەرچوێکی بەشی مایکرۆبایۆلۆجی ئێوە دەرفەتی ئیشکردنتان واتە جەنابەت ئێستا دەرچووی بەشی مایکرۆبایۆلۆجی پزیشکی لە چ شوێنێک ئەتوانی خزمەت بکەیت یا خود ئەو زانستەی کە بەڕێستان هەتانە لە چەند شوێن ئەتوانی دەست بکەیت لە بوارەکەی خۆ تا ئیشکەیت و خزمەت بەو شوێنانە بکەیت بەڵام لە بوارەکەی خۆتە. سەختە بەناوی خوا زۆر سپاسانەکەم بۆ ئامادەکردنی ئەم دەرفەتە. تەبعەن وەکو ئاشکرایە بەشی مایکرۆبایۆلۆجی بەشێکی تازەن یعنی لە جیهانە زانستێکی کۆنە جیهانە بڵاوە بەڵام لە هەرێمی خۆمان هەرێمی کوردستان بەشێکە لە ساڵی 2011ەوە کراوەتەوە. یەکەم وەزبەی تەخەڕوجی ئێمە لە ساڵی 2015 بووە لە دوو زانکۆی کوردستانیش هەیە لە زانکۆی هەولێری پزیشکی لە هەروەها زانکۆی کۆیە. هەتا ئێستا نزیک 5 وەجبە تەخەڕوجمانەیە یعنی بە هەسەر جام هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانەوە نزیکەی 400 بۆ 500 تەلەبە تەخەڕوجمان هەیە کە تا ئێستا بەداخەوە هەم حکوومەتی هەرێم هەم وەزارەتی تەندروستی نەیتوانیوە کە چۆن بڵێن ئەم خەریجانە لە بوارەکەی خۆیانە بتوان خزمەت بکەن. بەشی مایکرۆبایۆلۆجی بەشێکی چۆنە بەشێکی مایکرۆبایۆلۆجی لێکۆڵینەوە ئەکات لە هەموو ئەو زیندەوەرە بچووکانی کە بە مایکرۆ ئۆرگانیزم ناسراون تووشی نەخۆشیمانەکەن. ئێستا کە ئەم وڵاتی خۆمان و هەرێمی کوردستان و بەتایبەتی هەموو جیهان بەدەست نەخۆشیەکە و ئەناڵێنن ئەویش نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایە کە بەداخەوە ئەم نەخۆشیەکی پاندیمیکە واتە چۆن بڵین بە هەموو جیهانە بڵاو بۆتەوە و هەروە ئەم بەشی ئێمەش کە بەشێکی چۆن بڵێ زانستی ئیپیدرماتۆلۆجی تایە ینی بە قوڵی خوێنراوە ئەتوانین ئێمە خزمەتی بکەین بەم هەرێمی خۆمان بەڵام بەداخەوە تا ئێستا چۆن بڵین هیچ یەکێک لەم دەرچوانی ئێمە دانەداوە لە شوێنێکی وا پێویستە کە بتوانێت خزمەت بکە یعنی ئەو کەسانشی کە لەم بوارەیە خزمەتەکەن بەڕاستی کەسانێکی چۆن بڵین پسپۆری تایبەت بوو بوارەنین بۆیە هەنێ جار ینی لە مەلاولاوە تا ڕادەیەکەم و کوڕی ئەبینی لە بوارەکەیە کە نەتوانرەوە بای پێویست خزمەت بە شوێنەکە بکرێت. زۆر باشە. نیگای خان ئەگەر پرسیاری ئەوە بکەین مایکرۆبایۆلۆجی هەموو ئەو بەکتریا و میکرۆبانە کەوا چه تووشی مرۆڤ دەبن
یاخود تووشی با بڵێن ڕوەکێک دەبن یاخود ئاژەڵێک دەبن لە علمی مایکرۆبایۆلۆژی پزیشکیەوە هەموو با بڵێن لیکتان لەگەڵ هەموو لایەنەکان هەیە واتە هەموو ئەو بەشانەش مامەڵە لەگەڵ ئەوانە دەکەن بەڵێن ئێمە زانین کە میکرۆبەکان یاخود بڵین مایکرۆئۆرگانیزمەکان لە هەموو شوێنێکی ئەم جیانەیە هەن بۆ هەموو شتێکیش بەکاریان لە ڕووی سەد بەخشیەوە بێت یاخود ئەوەی کە کارەکانە سەر تەندروستیمان دەرسێک هەیە بەناوی ئەگریکاڵچەر کە ئەخوێنرێت دەرسمان هەیە بەناوی بەکتریۆلۆژی کە خوێندرێت بە بایۆتەکنۆلۆژی وەروە ئەو زیندەوەرانی کارەکەنە سەر خۆراکان ئەمانە هەمووی خوێندرێت واتە ئێمە پەیوەندیمان هەیە بە هەموو ئەو شتانی کە دروستەکرێت ئێستا بەکتریاکان ئەتوانین بەکاربێنن لە وڵاتی جیهانە بۆ نمونە کاتێک کە شتێک پڕ لە نەوت ئەڕژێت تووشی کە شتێکی ترە بێت ئەم نەوتاخرێتە ناو ئەو بەحرە و ئەبێتە هۆی پیسبوونی مایکرۆئۆرگانیزمێک بەکارێنین بۆ پاکردنەوەی ئەمە کەواتە ئێمە ئەتوانین بڵین کە مایکرۆئۆرگانیزمەکان هەم کرێن وەکو سودبەخش بەکار بهێنرێن کە بۆ پاکردنەوەی چەندان شوێن بەکارهێنێت بۆ ڕیسایکلین بەکارهێنێت و زیان بەخشە بێت کە کاتە نەک تەنها تەندروستی ئێمە بەڵکو کار کاتە سەر خۆراک و کۆمەڵک شتی تریش کەلوپۆل لەسەر کەلوپۆل و ئەو شتانەش هەن کەەوەش هەرە گوازرێتەوە بۆ ئێمە بێتە هۆی نەخۆشی بۆ ئێمە زۆر باشە ئێوە وەکو شارەزایەک لەو بوارەیە ئێستا دەوترێت بۆ منە ئەم ڤایرۆسەی ئێستا کە هەیە لە ڕێگەی وڵاتێکەوە ئاین دەنگۆیەکی وە هەیە ڕێگە وڵاتێکەوە بڵاو بۆتەوە بە هەموو جانیانی وەکو بڵێ بە ئەنقەز ئەمە کراوە شتی وە ئەبێت ڤایرۆسێک مەسەلەن دروست بکرێت و وڵاتێک بڵاوی کاتەوە بە جیانە خۆی ئەوەی ڕاستی لە زانستی بایۆلۆجیا شتێکە پێدوتێک گەنج بایۆلۆجی واتە چەکی بایۆلۆجی ئەم چەکە پێشتر لەیان چەند دەوڵەتێکی زلێزەوە پێشتر بەکار هێنراوە بۆ جەنگی نێوان وڵاتەکان بەڵام ئەوە ینی ماوەیەکی زۆرە لە یاسانی و دەوڵەتەکان ئەم شتە قەدەخە کراوە یعنی ئەویش تا ڕادێک ئەتوانین بڵین ئەگەری هەیە ئەو شتە بێت بەڵام هیچ بەڵگەیەک نییە کە ئەمە پشت ڕاست بکاتەوە بوونی بسەلمێنێ ئێمە لە ڕووی زانستی مایکرۆبایۆلۆژیەوە گۆڕانی مایکرۆبایۆلۆژیمان هەیە کە لە زیندەوەرە بچووکانە ڕووەدا وەکو خۆتان نەزانین عنی ڤایرۆسی کۆڕۆنا شتێکی تازە نییە پێشتری لە چەند وڵاتێک بوون لە ڤایرۆسی ئیبۆلامان هەبوو لە کیشوەری ئەفریقا بڵاو بۆتەوە پێش ئەو ڤایرۆس لە 2023 ڤایرۆسی سارسمان هەبووە و هەروەها لە سەدەکانی پێشووە بەکتریای تاعونمان هەبووە کە بەکتریای یەرسێنا پێرسس بووە بڵاو بۆتەوە ئەمە شتێکی تازە نیە ئەمە گۆڕانکاریەکی مایکرۆبایۆلۆژیە یعنی ئەگەری هەیە ڤایرۆسی کۆڕۆناش کۆتا ڤایرۆس نەبێت یعنی لە چەند ساڵی داهاتووە بۆ سەدی داهاتووە ڤایرۆسێکی تر یاخود بڵین بەکتریایەکی تر بە شێوەیەکی تازە بڵاو ببنەوە ئەمیش هۆکارەکەیکی هۆکارەکانی هۆکاری زۆرە جێبەجێنەکردنی ڕێنمایی تەندروستیەکانە وەکو خۆی نەبوونی پاک و تەمیزیە ئیتر ئەمانە یعنی چۆن بڵێ بوونی دەرفەتێکی لەبار بۆ ئەم مایکرۆئۆرگانیزمەیتر چی بەکتریا بێت چی ڤایرۆس بێ و ئەکات بتوانێت بە شێوەیەکی نوێ سەر لە نوێ بە شێوەیەکی دڕندەتر یان چۆن بڵێ بە شێوەیەکی کوشندەتر دەربکەوێتەوە و بێتە هۆی نەخۆشی پێگاتی جستی مرۆڤەکان جیاوازیە بێت لە هەڵگری ئەو ڤایرۆسە بۆ نمونە ئێستا لێمە لە هەرێمی کوردستانەوە دەوترێت کەمتر خەڵک ئەو ڤایرۆسە تووشە بێەوە مناعەیەکی بێزمان هەیە بە شێوەیەکی سووک ینی ئێمە بەڵام وڵاتانی دیکە دەیبین بە لێشاو ئەو ڤایرۆسە داگری ینی جستە پەیوەندی بەوە هەیە کە مەسەلەن ئەو ڤایرۆسە زیاتر لەناو جستەیەکە بڵاو بێتەوە کە بەرگری بەهێز بێت یاخو بەرگری لاواز بێت طبعا منع لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەورە بینە یعنی ئێستا ئەگەری هەیە هەر لەم شوێنەیە کە دوو نەفەر من و تۆ هەردووکمان تووشی ئەم ڤایرۆسە ببین ئەگەریە من توش بێت و پێی نەزانم بۆچی سیستەمی بەرگری من بە شێوکی وا بەهێزە کە چۆن بڵێ زاڵە بەسەر ڤایرۆسەکەیە نێڵ هیچ نیشانێک دەربکەوێت یانمە بەڵام لەگەڵ ئەوەشە من هەڵگری ڤایرۆسەکەم یعنی توانای گواستنەوە بۆ دەوروبەرم هەیە بەڵام لە هەمان کاتاکە کەسێک یاخود بڵێن چۆن بڵێ تەمەنی هەیە یاخود نەخۆشتی لەگەڵایە سیستمی بەرگری لاواز بێ ئەو کاتە نیشانەکان لەو کەسە بە شێوکی قورس دەرەکەون دەربارەی وڵاتەکانی تریش ئەوەش بەڕاستی شتێکە تا ئێستا جێگای پرسیارە بۆچی لە وڵاتانی ئەوروپا کە چۆن بڵێن سیستمی تەندروستی لە ینی لە هاستێکی هەر پێشکەوتوتایەکە چی لەوێ هەم ئاستی بڵاو بوونەوە ئاسی توش بوون و هەم ڕێژی مردنیش لە چاو وڵاتی خۆمان زۆر زیاترە ئێتێ تا ئێستا جێگای پرسیارە و وەڵامەکەی ڕوون نەبووەتەوە نیگا خان با ئەوە لە تۆ پرسم بێگومان کاتێکە خوێندکارن لە زانکۆ دەخوێنێ بە تایبەت ئەو بەشانێکەوە با بڵێن سلکی پزیشکیان زیاتر لینکیان لەگەڵ کۆمەڵێک بەش یاخود ئێستا لە لێڕێی تۆڕەکانەوە لە ڕێی ئینتەرنێتەوە لەگەڵ هەمان بەشی خۆیان لە وڵاتانی جیهان ئەوەندە ئێوە معلوماتان دەستکەوتوێ یاخود بیست بێتان چە وەکو شخصی خۆت معلومات دەستکەوتوێ یاخود وەکو مؤسسە و دامەزراوی زانکۆکەتان زانیاریان پێدا بن مایکرۆبایۆلۆژی پزیشکی لە وڵاتانی تر چۆن ڕۆڵ دەگێڕن یعنی چی ئیشێک دەکەن یان ئەوان چۆن سوود یان با بڵێن وڵاتێکی دراوسە یاخود هەر شوێنێک کەوا مایکرۆبایۆلۆژی پزیشکیە بێ ئەوان چۆن سوود لەم بەشە وەرەگرن دەرچوانیان بەشە چۆن ئیسفادەیان لێ دەکەن بەڵام مایکرۆبایۆلۆژیز لە زۆر وڵاتە هەیە هەر لە وڵاتی دەوروبەرەکانی خۆمان بینە ئێران و تورکیا و کۆمەڵێک ئەوانەی تر
سەرتا ڕێکخراوێکیان بۆ داناون کۆمەڵگەیەکیان بۆ داناون سۆشیەتیەک تایبەت بە خۆیان ئەمریکان سۆشیەتی هەیە فۆر مایکرۆبایۆلۆژی هەیە ئۆف مایکرۆبایۆلۆژی ئێران سۆشیەتیمان هەیە ئەمانەمان هەیە کە چی ئەم خوێندکارانە ئەچن لەو سۆشیەتە بەشدارە بن و کۆمەڵک لێکۆڵینەوەکەن واتە کاتێک خوێندکار لە بەشی مایکرۆبایۆلۆژی لە وڵاتانە دەرەچێت ڕاستەوخۆ ناچێت لە ماڵەوە بێت یاخود وەکو بەشێکی تر ئیشکاکە لێرە نازنەی خۆمانمان پێ نادرێت بەڵکو نازنەوی بەشێکی تری تاقیگەمان پێدرێ بەداخەوە بەڵام لەوێ گرنگێکی زۆری پێدرێت تەنانەت لە زۆربەی وڵاتانە پێش بەشی پزیشکی گشتیە مایکرۆبایۆلۆژی من هەر لەم ماوەی سەری ڤیدیۆیەکم کرد کە ئافرەتێکی مایکرۆبایۆلۆژیە قسا کات باس لەسەرەوە کات کە ئەم بەرکەوتی ڕۆژانە بەرکەوتی هەیە لەگەڵ نەخۆشەکانە ئەچێت چاودێریانە کات ڕۆژانە پێنجی ئەف و هەشت و نیوی بەیانی تاکو پێنجی ئێوارە کا لەسەر مایکرۆبایۆلۆژیە کات و کا لەسەر زیندەوەرەکانە کاکەم کەسان توشی بوون لە زۆربەی وڵاتانە نەخۆشخانەیەکی تایبەت بە مایکرۆبایۆلۆژی ستافێک هەیە لە زۆربەی ڕێستۆرانتەکانە دانێن بۆی تشخیصی کەن و بزانن ئایا هیچ مایکرۆب و بەکتریایەک لەو شوێنانە هەیە بۆ پاکڕاکردنی و شوێنانە بەڵام بەداخەوە لێرەوانە من وەکو خۆم زۆر هەوڵم داوە ڕێکخراوێک بێنمە ئێرەوە کە ڕێکخراوێکی جیهانیە بۆ مایکرۆبایۆلۆژی بەڵام هیچ کەسێک پشگیری نەکردین هەمووی ئەچیتە لای هەر کەسێکەوە لە هەر مامۆستایەک و سەرۆک بەشێک و هەر دەستگایەکی تەندروستی بگرێت پێتەڵێ کەمە گرنگ نییە و ئێوە وەکو ئەوانی تر ئیشەکەن و بێ بچنە تاقیگەوە وازانن کە کەسێک وەکو ئێمە بەشی دەرچی بەشێکی تاقیگەیی بن تەنها بێ لە تاقیگەی کادانیشین و هیچی تر نەکەین وەکو بەشەکانی تر یاخۆت تستی سادە بکەین بەڵام نەخێر ئێمە ئیشەکەمانەوێ بەرکەوتمان لەگەڵ نەخۆشی شاهبێت و لە نزیکەوە بیان بینین و تشخیصی نەخۆشەکان بکەین زۆر باش کاگاکۆ ئەو ژمارەی وتت پێم وابێ 500 بە نزیکی 500 بەشی مایکرۆبایۆلۆژی لە هەرێمی کوردستانە هەیە و لەم بارودۆخەشاکەوە هەرێمی کوردستان لە قەیرانی ڕوبەڕووبوونەوەی و ڤایرۆسی کۆرۆنادایە و بەشی مایکرۆبایۆلۆژیەکانیش لە وەک لە قسەکانی خۆتانە باسان کرد کە بەشێکە لەسەر میکرۆب و بەکتریاکان و یان نتوانین بڵێن جۆرێک لە جۆرەکان ئەوەندەی ئیشی مایکرۆبایۆلۆژی پزیشکیەکانەکەوە لەسەر ئیشی جینات و میکرۆبەکان و ئەوانە ئیشکەن ڕەنگە ئەوەندەی پزیشکێکی گشتی یاخود ئەو بابەتانەی ترکەوە ڕەنگە دەرفەت ئیشیان کەمتر بێ دەرفەتێک نییە بۆی حکوومەت سوود لەم جێشەی هەیەی بەکاری بێنە بۆ ڕوبەڕوونی کۆرۆنا ڤایرۆس یعنی تۆ 500 مایکرۆبایۆلۆژی پزیشکی دەبێت لە کاتێکی وڵاتەکەت ڕوبەڕووی کۆرۆنا ڤایرۆس بووەوە یعنی یەکێک لەو ڕێکارانی کە حکوومەتی هەرێم هیچ پێشنیارێکتان نەکردو کە گوپێتێ بۆ ڕوبەڕوونی کۆرۆنا ڤایرۆس ناردی ئەم جێشە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم با بڵێن ئەم ڤایرۆسە وڵی تەبان بەداخەوەش لا ئێمە جێگەی نیگەرانەیە یعنی کە چۆن بڵێن وەزارەتی تەندروستی و وەزارەتی خوێندنی باڵا بەشێکی لەو شوێن کردوێتەوە بەشەکە بۆچی یعنی بۆ ڕۆژێکی وەک ئەمڕۆیە کە ئەوە ئەم وڵاتی ئێمە بەتایبەتی هەموو جیهانیش وە تووشی نەخۆشیکی ئاوە کوشندە بووە یعنی خاص بڵێ بەشی مایکرۆبایۆلۆژی یانەگەر لە ڕۆژێکی وایە ئەم هەموو خەریجە هەیە بەکارهێنری ئەی بۆکەیەتی نازانم و ئەو کەسانشی کە تا ئیستا لەم بوارەیە ئیشەکەن چ لەو سنتەرانی کە تایبەت کراون بە ڤایرۆسەکە و چ لە خاڵە سنووریەکان ئەوانی کە لە دەروێ شارە کەسێکی پسپۆڕی مایکرۆبایۆلۆژی چۆن بڵێ لێ نییە کە چاودێری ئەو وەسەر ئەوێ بکە یعنی ئەوەی کە تا ئێستا ئیشەکە ئەکا بەڕێوە برا بەداخەوە بەدەستی پزیشکەکانەوە یا پزیشکە پسپۆڕەکانی بەشەکانی تر بیا خودت بەدەستی چۆن بڵێ کەسێکڕکراوەوە بە کەسی جگە لە مایکرۆبایۆلۆژی یعنی خۆی پێویستە ئەو شوێنانە چ ئەو سنتەرانی کە تایبەت کراون بەداخەوە تا ئێستا لە کوردستان تاقیگێکی وە پێشکەوتومان نییە کە بتوانێت زەرعی ڤایرۆس بکات زەرعی بتوانێت ئی لەسەر ڤایرۆس بکات و ڤاکسین بەرەم بهێنێ ئەو شتانی کە ئەکری هەمووی ئەبرێتە دەروی وڵاتانی دراوسێ بێت یاخۆچی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بێت و هەرو پێویستە لە سەرجەم خاڵە سنووریەکان و چۆن بڵێ ئەو شوێنانی کە دێن داخلینەوە شارە بن یاخود ئەو سنتەرانی کە کراونەتەوە تایبەت بە کۆرۆنا پێویستە کەسێکی مایکرۆبایۆلۆژی لەوێ بێت سەرپەرشتی ئیشەکان بکات هەروەها لایەن ئینفێکشن کۆنتڕۆڵ کە ئەمیش پێویستە کەسێکی مایکرۆبایۆلۆژی لێبێت و چ لە لایەنی سەرپەرشتیەوە چ لە لایەن پێدانی ڕێنمایی بە کەسەکانەوە زۆر باش شو من زۆر جار پێم سیرە هەنێک بەشی کە هەیە مەسەن لە خوێندنی باڵای حکوومەت دای دەنێت بەڵام دوایی کار بە و دەرچوانەی ناکات ینی نایخاتە سەر بوارێک بۆ نوێساوت 500 خوێندکاری دەرچووی هەیە کەسێکی لەو هیچ دینێکی لایەنێکی تەندروستیە دانەمەزراندووە ئەنی ئەوە جێگەی پرسیارە گرفتێک هەیە نتوانم لە بەداخەوە یعنی ڕەنگە لە تەوەری بەرنامەکەشمان لابدەین بەڵام بەشێک لە هەموو جیهانە کاتێک کە تۆ بەشێک دەکەیتەوە بۆی کۆمەڵی خوێندکار لێرە بخوێنێ واتە تۆ بێ پێویستت بەو دەرچوانە هەبێ نادەنا بۆ مەسەلەن ئەو گرفتامان هەیە بەڵام من بەجددی کاک دەمەوێت ئەوەت لێ پرسمەوە یعنی
لەم بەتایبەت لەم قۆناغەیە من دیسانیشەوە دەمەوێت بڵێم ئێوە وەکو چ خوێندکاران یاخۆ چ دەرچوانی بەشی مایکرۆبایۆلۆجی ینی هەوڵتان نەداوە هیچ شتێکتان کردووە وەکو چ ڕێکخراوێک پشکۆلانە دروستکەن یاخۆ یادا شتێک ڕەنگە حکوومەت لە ئەنجامی مەشغوڵیات و ڕۆتیناتێکی زۆری ئیداری وەسنە هەربیری چوو بێ 500 دەرچووی بەشی مایکرۆبایۆلۆجی هەیە لە کاتێکیشە ڕەنگە هەر نەزانێ مایکرۆبایۆلۆجی چکە بەداخەوەڵم بەتایبەت کۆمەڵێک کەس لە هەنێک شوێن هەیە ڕەنگە هەر نەزانێ مایکرۆبایۆلۆجی چیە چۆن پێویستێتی ئێوە هیچ شتێکتان نەکردو بۆی بۆ خەڵکی یان بۆ لایەنە پەیوەندیدارەکانی ڕوونکەنەوە کە ئێمەی مایکرۆبایۆلۆجی پێویستە لەگەڵ ئەو ستافەی کە لەسەر جادەکانن یا خۆت لە مەرجەکان وەکو بەڕێستان وتانیان لە تاقیە و شوێنی لێکۆڵینەوەکانن ئەو سیستەمی نوعەتی پاکردنەوەکەوە ئیشی ئێمە ئیشی مایکرۆبایۆلۆجیەکانە هیچ شتێکتان نەکردو بۆی حکوومەت بچنی خەی بگرن یعنی بەداخەوە ئەو خۆزگە ئەو بەهاتای وڵێ من ئەم جێشەمەوی سادەی لە یەکەم بەزێ وەکو دەرچوەکان هیچتان نەکردو هیچ خۆی مەسەلەی زانین چۆنە یعنی با تا ڕادێکی باش هەردوو لە ئاگادارن چی وەزارەتی تەندروستی چی بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگاکان چونکە کە بەشێکی وە لە ساڵی 2015 هەیە و خەلیجی هەیە و چەندها خوێندکاری دەرچووی ئەم بەشەیە ئەبێت تا ڕادێکی باش ئاگادار بن و وەکو چۆن بڵێن پێشتر یاداشمان گەیاندوێتەوە چی وەزارەتی تەندروستی چی بەڕێوەبەرایەتی پارێزگاکان وەروەها ڕاگەدراومانداوە پێیان یعنی ئێمە ئامادە باشی خۆمان دەبڕیوە بە هەموو شێوەیەک بتوانین لەم کاتەیە هاوکاری تیمە تەندروستیەکان بکەین چ لە ئەو بازگە کاتیانی کە دانراوە چ لە خاڵە سنووریەکان چ لە تاقیگەکان و لە هەموو شوێنەکە و بەتایبەتی ئێستا لەم کاتی ئێمەیەکە چۆن بڵێن سیستەمی تەندروستی هەرێمی خۆمان لە ئاستێکی پێشکەوتووە بەو شێوەیە کە بتوانێت چارەسەری ئەم وەزع بکات تا ڕادێکی ساتوێن بڵین لەخوا بەزابێ کە ئاسی ڕێژی توشبوون لە وڵاتی خۆمانە زۆر کەمە لە وڵاتانی ئەوروپاوە کابژ الحەمدولله شتێکی خۆشبەختانەیە بەڕاستی زۆر باش نیگا خان لە بواری پەروەردەچی واتە مایکرۆبایۆلۆجی پزیشکی زۆر جار دەزانی ڕەنگە کۆمەڵێک بابەتی تر هەیە وەکو علومی زیندەوەرزانی ئەوانە مایکرۆبایۆلۆجی پزیشکەکان دەرفەتی ئەویان هەیە خوتوانەیەوان هەیە وەکو لە بواری لە سلکی پەروەردە زیاتر مایکرۆبایۆلۆجی چکە لە هەنێ قۆناغی پەروەردەیە ڕەنگە لەو قۆناغەیە بەتایب بەشە عیلمیەکان کە شارەزاییان لەو بابەتە هەبێ زۆر باشتر بێ ڕەنگە سوودێکی زۆری هەبێت لە بواری پەروەردەچیەوە دەرفەتی کارتان هەیە یاخود هیچ تەجروبەیەک هەیە لە دەرەوە مایکرۆبایۆلۆجیەکان لە پەروەردە ئیشکەن سەرتا پێشەوە باسی ڕێکخراوەشتت کردنەمێ باسی ئەو بکەم کە ئێمە ئێستا پێیجێکمانجا ناوە گروپێکە بەناوی مایکرۆبایۆلۆژیستانی کوردستانەوە ئەمیش هۆشداری دین بە خەڵکەکان لەو ڕێەوە وەروەها لەم ماوەی پێشوە پێشەوەی کارزانکان و قوتابخانەکانجا بخرێن چەندی سیمینەرمان پێشکەش کرد لە بواری ڤایرۆسی کۆڕۆنا و لە بواری ئەوەی کە بەکتریاکان بەرگری پیاکەن ئەگەر خەڵکی خۆمان هەروە بەردەوام بێت لە وەرگرتنی دەرمان کاتە بەرگری کەمە بێتەوە بەکتریاکان بەرگری پیاکەن و ناتوان چارەسەری بۆ بکەن لەم بوارەوە بەڵام وەکو ڕێکخراوی دەرەوە نەخێر وەکوتم زۆر هەوڵمانداوە بەڵام پێویستت بە پشگیری کەسێکەتان ڕێکخراوێکی گەورە بهێنتە ناو کوردستانەوە بەداخەوە پشگیریتان ناکات نەخێر نایکات بەداخەوە لەبەرەوەی ئەو زۆربەی مامۆستاکانمان دکتۆرەکانمان خۆیان بەشی مایکرۆبایۆلۆجیان تاو نەکردووە یاخود ئەوەی کە سندیکامان نییە پشگیری لێکان ئاتەن لە هەموو شوێنێکە لە هەر بەشێکی ترە کە تۆ بتێ شتێک دانیت و بەنامەیەک بڵاوکەیتەوە لە ڕێی سندیکاکەتەوە بڵاوکەیتەوە تۆ بتێ پشگیرێک بەدەست بین لە ڕێی سندیکاکەتەوە بەڵام ئێمە نەنازناومان هەیە نە سندیکامان هەیە وەکوتم ینی هەر ناومانیە من خۆم کە قۆناغی شەش بووم کە چون فۆرم پڕ کردو ئینجا زای مایکرۆبایۆلۆجی پزیشکی چییە جا بۆی کە خەڵکی تر داکەواتە بووی خوێندکارێکی تر کە چووە پۆلیشەش و بۆی مایکرۆبایۆلۆجی پزیشکی بناسێ لە سلکی پەروەردەچی هیچ ئینێک هەیە بەس ئەڵبەت زۆر بە کورتی چکە کاتمان زۆر کەماوە بۆ نێو مامۆستایەک هەبێ لە پەروەردە یاخود بەشێک هەبێ لە زیندەوەرزانی مایکرۆبایۆلۆجی بڵێتەوە خۆی وەکوتم دامەزانزمانی ئەگە دامەزاندن هەبێ ئەکید لە بواری پەروەردەش ئەبێت ئاسایە ببن بە مامۆستا ئەکید ئەبێ لەبەرەوەی قۆناغی 12 ئەو شتانی کە لە قۆناغی 12 هەیە زۆربەی پەیوەندی بە مایکرۆبایۆلۆجیەوە تێستەکان بۆ نۆ PCR کەەوە پەیوەندی بە مایکرۆبایۆلۆجیەوە ئێمە خوێنین یاخود DNA و جینەکان و کۆمەڵێک بەکتریا و زیندەوەردەکانی ترکە لە زۆربەی قۆناغەکانی زیندەوەرزانیا لە زۆربەی قۆناغەکانە لە زیندەوەرزانیا ئەخوێنرێت هەر پەیوەندی بە ئێمە بەڵێکرێت کاگاوات کاتمان زۆر کەماوەگە قسەیەک دەبێت زۆر بە کورتی وەکو کۆتا قسە وەڵاهی تێەوەی کۆتایی بێ هەروەکو نیگرانی خۆمان پێشتیش خست بۆیە ڕوو نەبوونی پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی لە شوێنەکانە ینی لە بەرامبەر ئەوەیە ئەبینی لە چەند شوێنێکە بۆ نمونە چەند کەم و کوڕێک ڕۆدا بۆ نمونە چەند بەڕێزە گەڵەسن بەسەر چۆن بڵێ ئەم سەیتەرە کاتەکانە خواردن و میوە و شیرنی ئەوشان تەوزیعەکەن و بەڕاستی ئەوە شتێکە لە ڕووی زانستی و تۆزی شتەکە نەگونجاوە زۆر سپاس زۆر بەخێبێن بەڵێ دانیال پێم وان بێ راپۆرتێکمان هەیە
لەسەر کوشتارگەی نوێی با بڵێن سلێمانی یاخۆت ئەو شوێنەی سەر بڕیمخانەی پێڵێن ئەوەی کەوا ئاژەڵەکان تێدا دەبنێن بۆ گۆشت و بۆ بازاڕدێن زانین ئەو کوشتارگەی لێ هاوکارمان وشار محەممەد ڤیتێکی و ئامادەکردوین دەبینی. گۆشت ئەو خۆراکەی ڕەنگە لە هیچ دۆخێکدا خواردنی بەگشتی بۆ خەڵک قەدەغە نەکرێت. سەرچاوە ڤیتامینەکانی گۆشت بە زۆرێک لە مرۆڤەکان سوود و کاریگەری زۆری هەیە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری جەستە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. بەراورد بە ساڵانی ڕابردوو سەربڕین لە کوشتارگەی نوێی سلێمانی کەمی کردووە، بەڵام وەک سەرپەرشتیارانی کوشتارگەکە ئاماژەی پێدەکەن لە چاو مەترسیەکانی کۆڕۆنا و دۆخی ئێستای کوردستان هێشتا خواستی گۆشت لە بازاڕەکاندا زۆرە. بە چەشنێک لە 3 ڕۆژی وەرزی بەهاردا بڕی 69 تەن و 200 کیلۆ گۆشتی ئاژەڵی بچووک ڕەوانەی دوکانە لاوەکیەکانی ناوەندی پارێزگای سلێمانی کراوە لەگەڵ 120 تەن گۆشتی ئاژەڵی گەورە. بێگومان ئێمە وەکو کوشتارگەی نوێی سلێمانی وەکو ستافی پزیشکی لەناو کوشتارگەیە ڕوبەڕووبوونەوەی پەتا جیاوازەکان کارێکی نوێ نییە بە نیسبەتمانەوە، بەڵکو ئێمە ڕۆژانە مامەڵە لەگەڵ و واقعەیەکەین کە لە هەموو کاتێکە هەموو کات و ساتێدامان ناوە کە خوا نەخواسە ڕێگری بکەین بۆی کە کوشتارگە نەبێتە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی هیچ جۆرە پەتایەک. بێگومان لەم زروفی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە ئێمە ڕێوشێنەکانمان زیاتر تونتر کردوێتەوە. بێگومان ئێمە هەم لە کاتی ئیستیقبالکردنی ئەو ئۆتۆمبیلانی کە دێنە ناو کوشتارگەوە ئێمە بە تەواوەتی مامەڵەی لەگەڵ ینی بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵاکەین و لە ڕێی دژە ڤایرۆسەکان و هەموو سیارەکە ئەرشێنی دواتر کە دێتە ناو کوشتارگەوە بە هەمان شێوە جارێکیکە بە پرۆسەی تاقیمکردناتی ئەپەڕێت. بەرهەمی کوشتارگە تەنها گۆشتی سوور نییە و چەندین بەشی دیگە دەگرێتەوە، لە گرنگترینیان بەشی سەر و پێ و ئەو بەشانە لە ئێستادا بەهۆی نەبوونی خواستی هاوڵاتیان لەسەریان داخراون. سەرپێکانیان پارە ناکە. ئێستا زۆربەی زۆریان هاواریوان ئێستاوە ئەڵێ نایڵ بە سیارێک بچین بۆ دوکانی گۆشتەکانمان بفرۆشین یا بە دلیڤەری گۆشت بەرینەوە. ئەوە عایدی ئێمە نیە، کێشەکە عایدی ئیدارەی قایمقامێتە ئەتوان خوان لێوینکەن، بەڵام زۆربەی جار تەلەفۆنمان بۆکەن. ئێمە لەوانەیە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز خەڵک شەڵاوە دانیشین ئەو مەسوولی هۆبەی پێنتەنەریە لەوانەیە ئەگەر وا بڕوات بیکەین بە نۆرە ڕۆژێک حیوانی سپی بچووک سەربڕین ڕۆژێک ڕەشەوڵاق. ئێستا خواستی ڕەشەوڵاق زۆر زۆرە، سەربڕینەکە لە ڕۆژی وا هەیە لە 169 سەرە بڕین لەبەرەوەی حیوانی سپی گرانە. ئیتر خواستی وڵاقیش زۆرترە. ئێستا لە بەرنمەیەکمان داناوە چاوەڕی سەروی خۆمانەکەین بەڕێز بێنتێنەری سیمانی جەنابی قایمقام ڕازی ئەبن بزانین بەوەی کە هەفتەی 5 ڕۆژ ئیشمانە کرد، 2 ڕۆژ بکەین بە حیوانی سپی و 3 ڕۆژ بکەین بە ڕەشەوڵاق. تەندروستی کوشتارگەکە ئاشکرای دەکات لە ماوەی تەنها 3 ڕۆژدا زیاتر لە 6 تۆن گۆشتی خراپیان سوتاندووە، ڕێگریان کردووە بچێتە ناو بازاڕەکانەوە. وشار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. چی بکەین؟ وەڵازیزان یەکێک لەو ڕێنمایانویانی کە ئێستادا لەلایەن وەزارەتی ناوخۆ بڵاو کراوەتەوە شوانە بەشێک لە چاودێران ڕخنی ئەویان هەیە کە وەکو سامانیش پێشتر ئاماژەی پێکرد قەرباڵغی و زیحامێکی زۆری دروست کردووە تاوەکو 12 نیوەڕۆ هەل لە شەوە کە من بینیم لە ڕاستەوخۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە خەڵکێکی زۆر لە مارکێتەکان و پێکەوەن و ینی ئەزدیحامێکی زۆری دروست کردو. ئەمەش زیاتر ئەبێتە هۆی بڵاوبوونی ڤایرۆسەکە. باشتر بوو کە بە شێوازی کە ڕێنمایەکە دەرکرایەوە یاخود لە مارکێتەکاندا لای ئەو شوێنانی کە مەترسی قەرباڵغی بوونی تایە هێزی ئەمنی دابرنایەت و بە شێوازێکی گرنگەکە لەوەیە کە تۆ بە هاوڵاتیان دەڵێ لە 48 کاژێریدا تو هیچ نوعێکشت نامێنێت لە ئیرادی هاوڵاتیانیش بەداخەوە هێشتا
ئاشنابوونمان بە مەترسیەکانی ئەم ڤایرۆسە نەگەشتوێتە پلەیەک کە گوێ نەدەینێ 2 ڕۆژ لە ماڵەوە چیتیایە نان و ئاو دەخۆم ڕۆژێکی ژەمێکی هەر نان ناخۆم کۆمەڵی خەڵکی هەرنێتی بیخوا و ڕاهاتووە. بەڵام حکوومەتیش کە دێ بەم سەدمەیە دروست دەکاتوانە بڵێم زۆر بەداخەوە من هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان بپارێزم چکە ئەو 2 هەفتەیەکەوە هاوڵاتیان خۆیان گرت و لە ماڵەکانەوە بوو بەداخەوە توانم بڵێم ئەم شەو دەزۆزبی شارەکان لە مارکێتەکان هێندە قەرەباڵکی و بەریەکەوتن دروست بوو ئەگەر بۆ دڵسەردکردنەوە نەبێتوانە بڵێم بەداخەوە یانێ زەربەیەکی زۆری لەو 2 هەفتەمانەوە لە ماڵدا بۆیە تکایە هاوڵاتیانی بەڕێز لە کاتی بڕیارێکی دەرچوونی ڕێنمایەکی تازە ڕێکارەکانی گەیاندن زۆرن بەتایبەت لە ناو شارەکانە بۆیە پێویست ناکات تۆ ترسیەوەت هەبێ بچیتە مارکێتێکە و بەشی 10 ڕۆژی تر شت بکری لە کاتێکا ڕەنگە ئێستا ئەوەی چەندانی ڕۆژی پێشووتر کە کڕی بێتت هەر لە ماڵەکە مادەتەوە ئەم ڕێنمایە نوێژ بۆ 48 کاتژمێرانی زۆر نییە ئەوە مەترسی هەبێت کە بۆ لە مارکێتەکانە ئەوە نەشت بکڕین و ئەوەنە هەڵی بگرین ئەوە گرفتەکە لێرەدایە بۆیە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئومێد دەکەین خوای گەورە پارێزراومان کە داواکارین لە مسلمانانی خاوەن سەرمایە خێر و خێراتکەن بە بێگومان بەخشین و خێر و سەدەقەش خوای گەورە لێمان قبول کا و ئەم بەڵایە لەسەرمان لا ببا و هیوادارم ئەوانەی لە ماڵەکانن بە خوێندنی قورئان و دوعا و نزاکانیان هەم دڵ دەرونی خۆیان هێورکەنەوە هەمیش دوعای بۆ ئەم گەلە توانم بڵێم لە هیچ شتێک خێر لە خۆ نەدیوە تاوەکو ئەم بەڵایەش ئینشاءالله بە کەمترین زیان و بە کەمترین مەترسی لەسەر شانی هاوڵاتیان و بەتایبەتیش کەسانی هەژار و یاخود هەڵگرانی ڤایرۆسەکە کە ئێستاکە هەن تێپەڕ بێت و کۆتایی بێت و لەناو کۆمەڵگامانە نەمێنێت. سپاس بۆخوا تا ئێستا لە چاوڵاتانی دیکەدا ئێمە وەزعێکی تەندروستی زۆر باشمانەیە هەتاوەکو زیاتر پابند بین بە ڕێنمایەکانەوە ئەو ڤایرۆسە کەمتر بڵاو بێتەوە بە هەرێمی کوردستاندا بۆیە دووبارەی دەکەینەوە کە پابندبوونتان بە ڕێنمایەکان دەبێتە مای ئەوەی کە زیاتر تەندروستی هەموو لایەک باشتر بێت. ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بابەتمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سوودی هەبوو بێت و جێگی ڕەزامەندی ئێوە ئازیز بێت. بەڵێ بنیانی بەڕێز بەم شوەیە بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون دانیان سپاس بۆ تۆش بە هیوای کاتێکی خۆش خواتان لەگەڵ بەخواتان لەگەڵ.